وەزارەتی بەرگری عێراق ناوەڕۆکی ڕێکەوتنی نێوان هەرێم و ئەمریکای بڵاو کردەوە کە ئەو وەک یاداشتی لێک تێگەیشتن بۆ پێدانی 415 ملیۆن دۆلار وەک هاوکاری دارایی بەهێزەکانی پێشمەرگە ناوی بردووە. وەزارەتی بەرگری عێراق لە ڕوونکردنەوەکەدا ئاماژەی بەوە کردووە ئەمریکا بۆ پێدانی ئەو هاوکاریە داراییە چەند مەرجێکی بۆ هەرێم دیاری کردووە کە ئەمانن: یەکەم، زیادکردنی ژمارەی هێزەکانی پێشمەرگە لە هێڵەکانی پێشەوەی شەڕ و پشتیوانیکردنی هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ ڕاهێنان و پڕچەکردنی هێزەکانی حەشد لە ناوخاکی هەرێمدا. دووەم، دەبێت هەرێم بەردەوام بێت لە هاوکاریکردنی هێزەکانی حکوومەتی عێراق و ڕێگا بدات خاکی هەرێم لە ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵدا بەکاربهێنرێت. سێیەم، لەگەڵ جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنەدا دەبێت هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی دیکەی هەرێم لەو ناوچانە بکشێنەوە کە لە ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی پارێزگای نینەوەدا ڕزگار کراون، ئەویش بەپێی خشتەیەکی کاتی دەبێت کە حکوومەتی ناوەندی دیاری دەکات. چوارەم، دەبێت پێشمەرگە هەماهەنگی و هاوکاری تەواوی حکوومەتی عێراق بکات لە ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی نینەوەدا. پێنجەم، پاڵپشتیکردنی زیادکردنی هێزەکانی هاوپەیمانان بە شێوەیەکی کاتی لە خاکی هەرێمدا بۆ بەشداریکردن لە ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵدا، ئەوەش دوای ئەوەی ڕەزامەندی حکوومەتی ناوەندی عێراق وەردەگیرێت. شەشەم، ئامادەکردنی هێزی جوڵاو بۆ پاڵپشتیکردنی ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی نینەوە ئەگەر پێویستی کرد. لە خاڵی کۆتایی ڕێکەوتنی ئەمریکا و هەرێمی کوردستاندا ئاماژە بەوە کراوە دەبێت هەرێمی کوردستان چاکسازی بنەڕەتی و ئاشکرا لە وەزارەتی پێشمەرگەدا بکات کە ببێتە هۆی شەفافیەت لە ژمارە و موچەی پێشمەرگەدا. وەزارەتی بەرگری عێراق لە ڕوونکردنەوەکەدا دەشڵێت ئەو لێک تێگەیشتنەی لە نێوان وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی بەرگری ئەمریکا ئیمزاکراوە ڕێکەوتن نییە، بەڵکو یاداشتی لێک تێگەیشتنە و بەڕەزامەندی حکوومەتی ناوەندی بووە. هاوکات لە ڕوونکردنەوەکەدا ئاماژە بەوەش کراوە ئەو لێک تێگەیشتنە جێگیرکردنی هیچ هێزێکی ئەمریکی یان هاوپەیمانان یان هەر بابەتێکی سیادی دیکە کە لە دەسەڵاتی حکوومەتی ناوەندیدایە لەخۆ ناگرێت. ئەو ڕوونکردنەوەی وەزارەتی بەرگری عێراق دوای ئەوە دێت سێشەممەی ڕابردوو هەرێمی کوردستان و وەزارەتی بەرگری ئەمریکا بە ئامادەبوونی بارزانی و ئێلیزا سلۆکین یاریدەدەری وەزیری بەرگری ئەمریکا ڕێکەوتنیەکیان ئیمزا کرد، بەڵام بەرپرسانی هەرێم ناوەڕۆکی ڕێکەوتنەکەیان بڵاو نەکردەوە و تەنیا ئاماژەیان بەوە کرد ڕێکەوتنەکە تایبەتە بە هاوکاریکردنی هێزەکانی پێشمەرگە لە ڕووی دارایی و پێداویستی سەربازیەوە. سەرەنگ ئیسماعیل، NRT.